بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وآله ومن اتبع هداه. صلاوی خوای گەورەتان لەبێت ئەزیزان و خۆشەویستان. یەکێک لە ئەرکانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بە ڕۆژووبوونی مانگی ڕەمەزانە کە لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێکراوە. فمن شهد منكم الشهر فليصمه. هەر کەسێک گەیشتە مانگی ڕەمەزان فەرزە لەسەری کە وەڵامی فەرمانی خوای گەورە بداتەوە لە مانگی ڕەمەزاندا بەڕۆژوو بێ. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی بني الإسلام على خمس. ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر 5 بنەمایە. یەکێک لە بنەما سەرەکیەکان وە سەوم و ڕەمەضان بە ڕۆژووبوونی مانگی ڕەمەزانی پیرۆزە. دیارە ڕەمەزان یەکێکە لەو مانگانەی کە خوای گەورە سوبحانه وتعالى گردوونی لەسەر بنیاد ناوە کە 12 مانگ هەیە و یەکێ لە مانگەکان مانگی ڕەمەزانی پیرۆزە. دیارە مانگی ڕەمەزان فەرزە لەسەر مسلمانان تایدا بەڕۆژوو بن و بەڕۆژووبوونیش واتە سەوم یا سیام واتە خۆگرتنەوە. خۆگرتنەوە لە هەر شتێک پێی دەوترێت بەڕۆژووبوون. لە دەستەواژەی شەرعیدا بەڕۆژووبوون واتە خۆگرتنەوە لە خواردنەوە لە ڕابواردن لە بانگی بەیانی هەتاوەکو بانگی ئێوارە بەنیەتی پەرستشی خوای گەورە سوبحانه وتعالى. و ئەم خۆگرتنەوەیەش لە ڕاستیدا خۆڕاهێنانی مرۆڤەکانە لەسەر پاکی، لەسەر ساغی، لەسەر جوانی، لەسەر ئارامی، لەسەر ئەوەی کە ئەم ناز و نیعمەتەی لە بەردەماندایە حەڵاڵی خۆمانە ئارام بگرین بەکاریان نهێنین بۆ ئەوەی ئارام بگرین کەشتە حرامەکانیش بەکار نهێنین. یەکێ لە نهێنیەکانی ژیان بۆ ئەوەی مرۆڤەکان ئاسوودە بن پەروەردە بن لەسەر جوانی خۆڕاهێنانە لەسەر قەناعەت و خۆڕاهێنانە لەسەر خۆگرتنەوە. کوردە دووەتەنی بیگری مشتێکە بەری دەی دەشتێکە. هەوا و ئارەزوەکان زۆر بەرفراوانن بەڵام ڕۆژ و فێرمانەکە کە ئێمە پاک و خاوێن بین. دیارە بەڕۆژووبوونیش فەرزێکە لەسەر شانی مسلمانان. هەچ کەسێک ئەم مەرجانی تیابێ فەرزە لەسەری کە بەڕۆژوو بێت. یەکەم ڕۆژی ڕەمەزان فەرزە لەسەر مسلمانان کەواتە ئەو کەسانەی کە نامسڵمانن و لەناو کۆمەڵگەی مسلماندا دەژین فەرز نییە، واجب نییە لەسەر ئەوان بەڕۆژوو بن و دەسەڵات ناتوانێت ناچاریان بکات لەسەر بەڕۆژووبوون گەرچی وەکو ئادابی گشتی باژوایە ڕێز لە ئادابی گشتی ناو کۆمەڵگەی مسلمان بگرن لەوەی کە بە ئاشکرا شت گەلێک نەکەن کە هەڵنان بێ بۆ ئازاردانی خەڵکی و گرفتی لێ بکەوێتەوە. بەڵام تەنها لەسەر مسلمانان پێویستە کە بەڕۆژوو بن. دووهەم باڵغ بوونە واتە هەر کەسێک کە مسلمان بێ و باڵغ بێ فەرزە لەسەری لە ڕەمەزاندا بەڕۆژوو بێ. سەبارەت بە منداڵەکانمان ئەوانەی کە دەیتوانن ڕایان دەهێنین بۆ ئەوەی کە لە داهاتوودا پەروەردە بن لەسەر بەڕۆژووبوون. بەڵام فەرز نییە لەسەر مناڵەکانمان. و زۆر جار ئێمە منداڵ بووین کاتێک کە بەڕۆژوو دەبوون کەس و کار ئێمەش حەزمانە کرد وەکو ئەوان پارشێوان هەڵبسین. بۆیە گەمە و یاریکی خۆشیان لەگەڵدا دەکردین. دەیانوت وەرە بەڕۆژوو بەتانی وەڕۆ کە یانزانی بەرگەی بەڕۆژوو بوون ناگرین نیوەڕۆ نان و ئاوێکیان نەداینێ دەیانوت دەیتر ئێوە بەڕۆژوو بن و هەتا ئێوارە ئەمە پچڕاوە دوایی گرێ ئەدەینەوە. تەنها بۆ ڕاهێنانی ئێمە بوو و فیعلەن توانیان ڕامان بهێنن کە بە چەند ساڵ بەر لە باڵغ بوونمان دەمانتوانی بەڕۆژوو بین. هەر لە 10 ساڵی ئەوانەیە بەڕۆژوو بوون سیمای ئێمە بووە و بەڕۆژوو بووین تایدا. کەواتێکەمە بێ مسلمان بێت، دووهەمە بێ باڵغ بێت چونکە باڵغ بوون مەرجە بۆ ئەوەی کە ئەو کەسە بەڕۆژوو بێت. سێهەم عاقڵ بوون کەواتە لەسەر کەسێک شێت بێت. ڕۆژووگرتنی ڕەمەزان فەرز نییە چونکە بەڕاستی مەرجێ لە مەرجەکان عاقڵ بوونە. خاڵی چوارهەم و مەرجی چوارهەم لەگەڵ مسلمانەتی و باڵغێتی و عاقڵێتیدا پێویستە توانا و هێزی هەبێ. واتە ڕۆژووگرتن بۆ کەسە گەنجەکان یا پیرە بە تواناکان یا مرۆڤە لەش ساغەکانە. بەڵام ئەو کەسانی کە توانایان نەبوو لەبەر پیری و پەککەوتەیی لەبەر نەخۆشی و ناخۆشی ئەمانە دەتوانن بە ڕۆژوو نەبن لە جیاتی ئەوەی کە پسکی خۆیان برسی بکەن کەفارەت دانراوە کە زیکی کەسێکی برسی
تێر بکەن. یاخود ئەگەر کاتی بوو وەگەوەی نەخۆشیێکی کاتی بوو ئەوە لە دوای ڕەمەزان دەبێ بیگرێتەوە. کەوابوو بە ڕۆژووبوون لەسەر ئەو کەسانی کە توانا و هێزیان ئەبێ هەبێت. خوای گەورەش فەرمووی ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر. ئەوەی کە نەخۆشە یا تەنانەت لە سەفەردایە دەبێت ڕۆژگارێکی تر بێت ڕۆژوەکانیان بگرنەوە. جاءتەکەی کە فەرمی ئەو على سەفەرین ئەوەش بەڵگەی لەسەرەوەی مەرجی پێنجەم ئەوەیە کە ئەو کەسە لە هەمان کاتدا لە شار یا لە گوند جێنشین بێ یا نیشتەجێ بێ. بەواتایەکی دیکەی تر لە کاتی سەفەردا نەبێ، چونکە سەفەرکردن ماندووبوون و ناڕەحەتی و مەشەقەی تێدایە. تەنانەت ئەم ڕۆژ کە بە فڕۆکە کۆچ دەکرێت تا لە ناو فڕۆکەخانە خۆی ئامادە ئەکرێ و هەتا وەکو لە وڵاتیەکەی تر کە پێشوازی لێ دەکرێت با 2 سەعات ڕێگەش بێ، بەڵام ناڕەحەتی زۆری تایە. لەم حاڵەتەشا شەریعەتی ئیسلام بە موسافیر بە ڕێبوار ناوزەندی ئەو کەسە دەکا. بەواتایەکی دیکەی تر دەتوانێت بە ڕۆژوو نەبێ لە کاتی سەفەردا ئەگەرچی زۆرترین مەسافە بە کەمترین کات و ماندووبوون ببڕێت، بەڵکو بۆی هەیە کە بیشکێنێ و دواتر بگرێتەوە، چونکە خوای گەورە فەرمووی ئەو على سەفەرین فعدة من أيام أخر. دەتوانن چەند کاتێکی تر ئەو ڕۆژوانە بگرێتەوە. مەرجی شەشەم لە مەرجەکانی ڕۆژووبوونی مانگی ڕەمەزان ئەوەیە کە دەبێ ئەو کەسەی بە ڕۆژوو دەبێت لە ئافرەتاندا خاوێن بێت لە سۆڕی مانگانە یاخود پاش مناڵبوون، کە حاڵەتێکە بەسەر دایکان و خوشکانماندا دێت و باری دەرونی ئەوان ناساز دەبێت و جەستەی ئەوان پێویستی بە پرۆتین و بە خواردەمەنی زیاتر دەبێت. هەر لەبەر ئەمەیە کە لە شەریعەتی ئیسلامدا ڕێنادرێت بە ئافرەتێک کە لە سووڕی مانگانەدا بێت یاخود لە ئیستیحاضەدا بێت و لە خوێنی پاش مناڵبووندا بێت کە نیفاسی پێدەوترێت. ئەمانە یا زەیستانی پێدەوتێت بە کوردی. لەم حاڵەتانەیە واجب نیە لەسەر ئەوان کە بە ڕۆژوو بن. شیاوی باسکردنە بەڕێزان، بە ڕۆژوو بوون وەکو باسم کرد لە بانگی بەیانی هەتا وەکو بانگی ئێوارە دەبێت خۆمان بگرینەوە لە خواردن و خواردنەوە و ڕابواردن. ئەمە یەکێکە لە مەرجە سەرەکیەکانی بە ڕۆژوو بوون، بەڵام پێویستە بەر لەوەش ئێمە کاتێکە ئەمانەوێ بە ڕۆژوو بین ئەبێ نیەتمان هەبێ. ئەو نیەتهێنانش وا دەکا کە مرۆڤ لە دڵیەوە لە ناخیەوە بە تەواوەتی تێبگا و بزانێ کە بە ڕۆژوو بوون بۆ خوای گەورەیە. بۆیە 2 مەرجی سەرەکیە بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت بە ڕۆژوو بن. مەرجی یەکەم نێتهێنانە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرموویەتی ئینەمە الئەعمال بالنیات. هەرچی کردەوەمان هەیە بە نیەتە. ئەو نیەتەش واتە لە ناو دڵدایە. هەر ئەوەندە بەسە کە لە ناو دڵماندا لە شەودا نێتمان هەبێ کە سبەینێ ئێمە بە ڕۆژوو دەبین. دووهەمیشیان قۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە و ڕابواردن لە بانگی بەیانی تاوەکو بانگی ئێوارە. دیارە ئەو نێتهێنانەش مەرج نیە بە زمان بوترێت و بەشێ لە زانایان دەفەرمون نێتهێنان هەموو ڕۆژێکی ڕەمەزان سەر بەخۆیە، کەواتە هەر ڕۆژێکی ڕەمەزان شەوەکەی وەکو نوێژێکی سەربەخۆوەکەیت نێتی بۆ هێنی، ڕۆژوەکەش ڕۆژێکی سەربەخۆیە، باش وایە کە نێتی بۆ بهێنیت. لەسەر ڕای زۆرێک لە زانایان پێویستە نێتی بۆ بهێنی، بەڵام هەندێک زانایان دەفەرمون دەکرێت بە یەک نێتی ڕۆژووبوونی هەموو مانگی ڕەمەزان بهێنی. بە کورتێکەی باش وایە هەموو شەوێ نێت بهێنین و لە ئەوەڵی ڕەمەزانی شەوە نێتێ بێنی کە هەموو مانگەکە بە ڕۆژوو دەبیت بۆ ئەوەی کە دڵت چەسپاوتر بێ. پاشان هەستان بۆ پارشێو کە سونەتێکە بۆ خۆی لە خۆیان نێتێکی کرداریە، چونکە هەرچی کەسە کە پێی بڵێ بۆ هەڵەسی بۆ پارشێو بەم نیۆشەوە بۆ هەستاوی نانە خۆیت و ئاو خۆیت ئەڵێ لە بەرەوەی بەیانی بە ڕۆژوە بم. وەی بەشێک لە زانایان ئەو کردەوەشیان بە نیەت تۆمار کردووە، کەوا بوو بۆ ئەوەی کە ڕۆژەکانمان قبول بێ ئەبێ نێتمان ئەوە بێ بەیانی بە ڕۆژوو ئەبین و نێتمان خاوێنکەنەوە لە بەر ڕەزامەندی خوای گەورە سوبحانه وتعالى. وەجگە لەمەش لە بانگی بەیانی هەتاوەکو بانگی ئێوارە خۆمان بگرینەوە لە خواردن و خواردنەوە و ڕابواردن بە نیەت و نیازی ئەوەی کە ڕۆژوو تاعەتی هەموو لایەک قبول ببێ و هەمومان سەرکەوتو و سەرفراز بن.
والسلام عليكم ورحمة الله وبركاته.